سڵاوتان لەبێت. جەنجی نێوان رووسیا و ئۆکرانیا کاریگەریەکانی لەسەر خۆراک و ڕەوشی بازرگانی لە جیهان دروست کردووە و پڕشتکیشی بەر هەرێمی کوردستان کەوتووە. هەر بۆیش ئامادەسازیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی لێکەوتە ئابوووریەکان پێویستە. لە کۆبوونەوەی ئاسایی ڕۆژی چوارشەممەی 6 نیسانی 2022 بە سەرپرشتی مەسعود بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گفتوگۆ دەربارەی ئامادەسازیەکانی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی لێکەوتە ئابوووریەکانی جەنجی رووسیا و ئۆکرانیا کراو بڕیاردرا بە هەڵگرتنی ڕسمی گومرجی بۆ ماوەی 2 مانگ لەسەر بەرهەم و پێداویستیە خۆراکیە سەرچەکان. هەموو ئەمانش لە کاتێکدایە کە استراتیژەتی پشتبەستن بە بەرهەمی ناوخۆیی و بەرەپێدانی کەرتی بازرگانی و پیشەسازی یەکێکن لە گرنگترین ئەو هەنگاوانەی کە دەکرێت ببنە هۆکاری دەرچوون لە قەیرانە ئابوووریەکان. مەبەستمە تەوەری سەرەکی پرۆگرامی هەنگاوی نوێم تەرخان بکەم بە بژانەوەی کەرتی بازرگانی و پیشەسازی لەلایەک و پرسی هەڵگرتنی ڕسمی گومرجی لەسەر بەرهەمە خۆراکیە سەرچەکان و لێکەوتەکانی بە ئاڕاستەی باشتربوونی ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان. ئەمیش بە میوانداری بەڕێز کاک سەروەر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی بۆ کاروباری بازرگانی. کاک سەروەر بەخێربێن. زۆر سپاس. هەڵگرتنی ڕسمی گومرجی بۆ ماوەی 2 مانگ لەسەر بەرهەمە خۆراکیە سەرچیەکان چ منفعاتێکی دەبێت ئەم بڕیارە بۆ لە ئێستادا و تا چەند بەو بڕیارە دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان سەقامگیر دەبێت بەتایبەت بۆ هاوڵاتیان. زۆر سپاس. ئەلبەتە پێشەوەی جوابی ئەو پرسیارە بدەینەوە ئەبێ بگەڕینەوە بۆەوەی کە ئێستا لەسەر ئاسی جیهان بە بۆنی ئەو شەڕی رووسیا و ئۆکرایناوە و پێشتریش بابەتی پەتای کۆرۆنا خۆراکی کەم کرد بۆ ینی ئەو وڵاتانەی کە خۆراکیان بەرهەمە هێنا لە کاتی کۆرۆنا کە هۆیەکانی کە بەرهەمهێنان ڕاوەستان و کارگەکان نەیانتوانی کاری خۆیان بکەن بوو بە هۆی ئەوەی کە خۆراک کەم بێتەوە. دوا بە دوای ئەوەش ئەو وڵاتانە کە پەتای کۆرۆنا کەم بووەوە کاریگەریەکانی کەم بووە ئەو وڵاتانە دەستیان بە بەرهەمهێنانی خۆراک و پێداویستەکانی هاوڵاتیان کردەوە. سەرەتا ئەو مەخزوونەی کە هەیان بوو سەرفیان کردبوو ئەو مەخزوونیان دروست کردەوە. لە سەروبەندی دروستکردنی ئەو دۆخە بوون شەڕی ئۆکراینیا و رووسیایی بە سەردا هاتووە ئێستا. طبعاً کاریگەری ئەو شەڕە لەسەر هەموو جیهانە هەیە چونکە من ناتوانین فۆکەس بکەینە سەرەوە بڵێن بەس لە هەرێمی کوردستانم کاریگەری نەخێر ئەم کاریگەریە نەخێر لەبەر ئەوەی شەرقی ئەوسەد بە شێوەیەکی گشتی و عێراق بە شێوەیەکی تایبەتی زۆربەی هاوردەکردنی زەیت و هەندێک مادەی دانەوێڵە و گوێز و ئەم شتانەی لەو دوو وڵاتەوە بووە چونکە لە بیرمان نەچێ رووسیا و ئۆکرانیا لە 125 گەنمی جیهان بەرهەمە هێن ئەوان و ئۆکرانیا بە یەکێکە لە وڵاتانەی کە سەرچاوی زەیتی خۆراکی زەیتی شل بەرهەمە هێنێ و عێراق و هەرێمی کوردستانی چێکن لەو دوو شوێنەی کە زۆرترین هاوردەکردنی ئەو پێداویستیانە سەرچیانە لە ئۆکرانیا و لە رووسیا بووە. بینە سەر جوابی پرسیارەکە ئایا ئەم بڕیارەی کە لە ڕۆژی 6 شواری 2022 لەسەر لە ئەنجومەنی وەزیران دراوە سەبارەت بە لێخۆشبوونی گومرجی بۆ چەند کاڵای سەرەکی ئەلبەتە ئەم بڕیارە پێشینەی هەیە هەر ئەم دۆخە ڕوویدا حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە خۆی کە بتوانێت هەندێ ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوەی کە نرخەکان بە تێچوویکی کەمتر یاخود بە کولفەیەکی کەمتر بگاتە دەست هاوڵاتیان. یەکێک لەو ڕێگەیانە ئەوە بوو کە ئێمە بتوانین هەندێ ڕسمی گومرجی لەسەر هەندێک کاڵای سەرەکی نەکەم و کاڵایەک ئەوانە کە پێویست ئەوانە کە پێویستن چونکە ئێمە تقریباً ئەم کۆبنەوەیان لە ئەنجومەنی وەزیران بەردەوام بوو. ئەخیر کۆبنەوە لە 7 سی 2022 ئەو بڕیاری لێکەوتەوە کە لە 6 شوای 2022 درا. لە 7 سی 2022 ئێمە وەکو پێم وتی پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان زوو هاتە خەت لەسەر ئەم بابەتانە و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە خەت بوو بۆ ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی پێداویستی خۆراکیەوە کەم و کوڕیان نەبێ و نرخەکان گرام نەبێ و جۆرێک لە ڕێخستنی بازار دروست بێ. یەکێک لەو ڕێکاران ئەوە بوو کە ئێمە هەستین ڕسمی گومرجی لەسەر چەند کاڵایەکی سەرەکی کە بە 7 کاڵا ئەژمێرێ هەڵگرین بۆ ئەوەی ئەو ڕسمان با بڵێن حکوومەت دەستی لەو داهاتی خۆی هەڵگرت کە لەو ڕسمە گومرجی ئەو کاڵایەندی لە بەرژەوەندی هاوڵاتیان. جنابەت باسی مەوادی مەخزوونت کرد بە شێوەیەکی گشتی لە جیهان. بیرمانە لە سەردەمی کۆرۆنا وێڕای ئەو قەیرانە گەورەی کە ڕووی لە جیهان کرد بەڵام کۆگاکانی ئێمە لە خۆراک نەکەوتن ئەجندەیەکی باشیان بۆ دانرا پرۆگرامیان بۆ دانرا وای کرد کە خەڵک لە کڕینی پێداویستی تووشی
گرفتی گەورە نەبێت توانی ئەوم بۆ پشتڕاستکەیەوە ئێستا لەو جەنگەی نێوان رووسیا و ئۆکرانیا کە لە کاتێکدا خۆت فەرمووت کە مادەی مەغزوونیان خەریکە وردە دێتە دەرەوە هەرێمی کوردستان بۆ چەند مانگی تر تووشی گرفتنایەت لەوەی کە خواردن لە بازار دەست نەکەوێت کۆگاکانی ئێمە بای ئەوەندەی خواردن تێدایە کە ئەم جەنگە چەند درێژ بخایەنێت بەشیەوە بکات کە خەڵک تامان ئەزمموی بەرەنگاربوونەوەی ئەو قەیرانەی کە لە کاتی کەرنتینە دروست بوو ئەزمموونێکی زۆر باش بۆ هەرێمی کوردستان و ئێمە توانیمان زۆر بە سەرکەوتوی ئەو دۆخە تێپەڕێنین هەرچەندە ترسود لە ڕاوچێ لای زۆربەی هاوڵاتیان دروست بوو کە گوایە خۆراک کەمە بێتەوە خۆراک نامێنێ دەواازەکان دائەخرێن بەرهەمهێنان لەسەر ئاسی جیان کەم و بەڵام هەرێمی کوردستان توانی بەسەر ئەو دۆخە زاڵ بێ و ئەو دۆخە تێپەڕێنێ ئەو ئەزمموونێکی زۆر سەرکەوتوانە بۆ ئێستا دڵنیامیانی ئەم ئەزممونە من خۆمەکو شخصی ئەم ئەزممونەی ئێستام لە چا ئەو ئەزممونەی کۆرۆنا پێسووکترە لەبەر ئەوەی ئەو کاتانە هەموو هۆکە هەموو بەرەمێنان ڕاوەستا بوو لەسەر ئاستی جیان کارگەکان لەسەر ئاستی بەرهەمی ناوخۆش لەسەر ئاستی بەرهەمی ناوخۆ ئەوە هەر هیچ لەسەر ئاستی شکۆ ئێمە ینی ئەتیمادی سەرچیمان لەسەر هاوردەکردە شکە بەرهەمی ناوخۆمان نەگەشتەوە ئەو ئاسی کە بتوانین دابینی بکەین تەلبێ حاجاتی خۆمان بکەین ئەو کاتانە هەموو کارگە و کارخانەکان لە کەرنتینە بوون یان ڕاگیرا بوو ئێستا ئەم دۆخەی ئێستا کە ئێمە وەکو عەرزم کردی چەند شمەکێکی سەرەکی لەو دوو وڵاتە دەهێنین و هەندێ بە ئەوەش بۆ جەنابەت ڕوون بێ بۆ نمونە ئێمە ئاردی سفرمان زۆربەی لە تورکیا و لە ئێرانەوە دێ ئەوەی کە لە تورکیاوە هێنی زۆربەی ئەوش گەنمەکەی لە رووسیا و لە ئۆکراینیاوە هێنا ینی ینی پێ ینی دروستکراوەکانی دانەوێڵە وەکو ساوەرە وەکو ماکرۆنەیە وەکو بڕوێشۆک ئەوانەی تێرە ئەمە خواردنی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیان کە ئێمە ئەڵین لە تورکیامان ڕەنگە بەو پرسیارە بکرێ باشە خۆ ئێمە لە تورکیامان هێنا بۆچی کێشەمان چی ئێستا ئۆکرانیا کە کەوتۆتە و دۆخەوە بۆچی تورکیاش لە ئۆکراینە و لە گومانەوە معادلەیەکی تەواو ئابوووریە لە ئابووریەتە دوورە بێ بڵێ بۆ تورکیاشم مەوادانە گران دەبێت کەواتە زۆر بە کورتی پێم بڵێ هەڵگرتنی ڕسوماتی گومرجی لەسەر ئەو مادە خۆراکە پێویستە سەرچیانە وا دەکات کە ئیستقرارێک لە هەرێمی کوردستان لە فرۆشتن و کڕینی کەلوپەلەکانە بێت طبعاً ئەوە یەکێکە لەو ڕێکارانەی کە حکوومەت هەرێمی کوردستان گرتوێتە بەر بۆ ئەوەی کە کاڵا و شمەک و ئەو پێداویستیە سەرچیانەی کە ڕۆژانە خەڵک پێویستێتی بە نرخێکی هێزام گاتە دە ساڵاتیان لە بەرامبەردا دەست لەو داهاتی کە لەو گومرگە هی وەرەگرێ هەڵی گرت زۆر باش راپۆرتێک ئامادەیە لەسەر کەمکردنەوەی یان نەهێشتنی ڕسوماتی گومرجی و کۆمەڵێک لەو شتانەی کە پەیوەستە بە پرسی ئابووری لە هەرێمی کوردستانەوەی کە پابەندە بە وەزارەتەکەی ئێوە دەرفەتم پێ بدا پێکەوە ببینیش دوای کۆبوونەوەی ڕۆژی 6 نیسانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە بەڕگەی دووەمی کۆبوونەوەکەدا گفتوگۆ دەربارەی ئامادەسازیەکانی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی لێکەوتە ئابووریە چاوەڕوانکراوەکانی جەنگی رووسیا ئۆکرانیا کرا بە تایبەت لە بواری هاوردەکردنی گەنم و بەرهەم و پێداویستیە خۆراکیە سەرچیەکان ئەنجومەنی وەزیران جەختی لە گرنگی ئامادەسازی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت کردەوە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ دابینکردنی پێداویستیە خۆراکیە سەرچیەکان تاکو و بارگرانی نەبوونی بەرهەمە خۆراکیەکان یان گرانبوونیان لەسەر هاوڵاتیان دروست نەبێ. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پێشنیازی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکانی پەسەند کرد سەبارەت بە هەڵگرتنی ڕسمی گومرجی بۆ ماوەی 2 مانگ لەسەر بەرهەم و پێداویستیە خۆراکیە سەرچیەکانی وەک ئارد، برنج، زەیتی خواردن، ڕۆنی بەستووی ڕۆکی ئاژەڵی، چای ڕەش، شەکر، پاقلەمەنی وشک وەک نۆک، نیسک، پاقلە، لۆبیا، فاسۆلیا و ماش، شیری منداڵان بە هەموو جۆرەکانیەوە. لە هەمان کاتدا ئەنجومەنی وەزیران جەختی لە درێژە پێدان بە سیاسەتی حکوومەتی هەرێم لە پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆیی کردەوە. جووری بازرگانی و پێشەسازی سلێمانی بڕیارەکە بە گرنگ دەزان و دەڵێن گرانی تەنیا هەرێمی کوردستانیشی نەگرتوێتەوە. تەمان لە هەموو جیهانەکە ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا دروست بووە کاریگەری هەبووە لەسەر دۆخی هەموو جیهان بە سەراحەت کوردستانیش عراقیش بێبەش نەبووە لەو کاریگەرە. ئێمە هیوادارینکەوە بە زووترین کاتەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران شتێکی دڵخۆشکەرەیە کرێتە بواری جێبەجێکردنەوە. تەمان کاریگەری ئەبێ لەسەر نرخی کاڵاکان ئەو کاڵانی کە بەڕێزان یاحفای گومرجیان بۆ کتون تەسیراتی لەسەر ئات زیاتر ئەبێ لەبەرەوەی
ئارد ڕێژەکەی گومرگەکەی زیاتر بۆ لەگەڵ چاو مادەکانی ترە و نرخەکەشی لە جگای خۆی هەرزانترە توانم بڵێم لە فەردەیەکە 3000 بۆ 3750 دینار فەرقی هەیە. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە پێشتر بۆ ئەوەی نرخی دانەوێڵە و خۆراک بەرزبوونەوەی زیاتر بەخۆیەوە نەبینێ داواکاری و ڕێگەچاری ئاڕاستی ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان کردهبوو. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان بە کۆمەڵی خاڵک کە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکانی کردووە لە 14 ئەمساڵ داوای کار ئاسانی کردووە لەوانە یەک لێخۆشبوونی گومرگی و باز لە کۆمپانیەکانی تایبەت بە هاوردەکردنی خۆراک و دانەوێڵە تا کاتی ئاسایی بوونەوەی دۆخەکە واتە کاتی ئاسایی بوونەوەی شەڕی نێوان رووسیا ئۆکرانیا. دوو هەڵوەشانەوەی بڕیاری قەدەغی هاوردەکردنی بابەتە خۆراکیەکان و ئاسانکاریکردنی تەواو بۆ هاوردەکردنیان بەلەبەر چاوگرتنی بەرهەمە ناوخۆییەکان. سێ لێخۆشبوونیان کەمکردنەوەی نرخی خزمەتگوزاریەکان بە تایبەت پارەی کارەبا. حکوومەتی هەرێمی کوردستان نیوەی پارەی کارەبای ئەو شوێنانە وەرناگرێت کەوان نان بەرهەم دەهێنن. چوار وەرنەگرتنی باز لە بەرهەمە خۆراکیەکان لە کاتی هاوردەکردنیان لە خاڵە سنووریەکاندا بێگومان. 5 ئاسانکاری و لێخۆشبوون بۆ هاوردەکردنی پێداویستیە خامەکان. 6 ئاسانکاری باپەلە و خێرا لە هاوردەکردنی کەلوپەل و پێداویستی تایبەت بە کارگەکانی بەرهەمێنانی خۆراک. حوت لابردنی گومرجی سەر هاوردەی گەنم و ئارد لە کۆمپانیەکانی ئەو بوارە. 8 ئاسانکاری لە بابەتی پشکنینی پزیشکی بە تایبەت لە ناردنی ڕۆن و زەیت و شەکر لە نێوان پارێزگاکانی هەرێم و عێراقدا. 9 بە شێوەیەکی کاتی ئاسانکاری و چاوپۆشی لە زمانی نووسراوی سەر بەرهەمە خۆراکیە بیانیەکان بکرێ بەڵام لە ژێر چاودێری دابن. خاڵی دە و کۆتایی کە داوایان کردووە دواخستنی وەرگرتنی باجی ساڵانەیە لە کۆمپانیەکانی تایبەت بە خۆراک بە شێوەیەکی کاتی. بەرپرسانی یەکێتیەکە دڵخۆشن بە هەنگاونانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکی لە خەمی هاوڵاتیانەوە. ئەو نووسراوەمان کە ئاڕاستی ئەنجومەنی باڵای ئابووری کرد خۆشبەختانە وەزارەتی بازرگانی وەڵامی داینەوە دوای ماوەیە کە ئەم داواکاریانەمان لە ئەنجومەنی وەزیران شی کردەوە و باسمان لەسەر کردووە و وەڵامتان دەدەینەوە. ئێمە جێی دڵخۆشیە کە ئێمە لەم کابینەدا ئەم داواکاریانەمان پێشکەش کردو و بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەکی ئەرێنی وەڵامێکی زۆر باش بوو چونکە بەڕاستی ئەم کابینە ئەیەوێت ئاسانکاری تەواو بۆ هاوردەکاران و بازرگانان بکە بەڕاستی پێوەی دیارە و ئێمە جێی دەستخۆشیە و سوپاسیانەکەین. دوای هێرشی رووسیا بەسەر ئۆکرانیا ڕێگەکانی هاوردەکردنی خۆراک ئاستەنگیان بۆ دروست بوو یان هۆیەکانی گواستنەوە گرانتر بوون. بەشێک لە بازرگان و خاوەنکارانی کورد بیریان لە ڕێگای دیکەش کردوتەوە. ئێستا مادەکان کەمتر تەڵەبی لەسەر لەبەرەوەی گرانێک دروست بووە و پارە مایشەتیش تۆزە کەمە موچە تۆزە دواکەوتو لەبەرەوە کێشێک دروست بووە لەبەرەوە فرۆشی ئێمەش تەوان زۆر دابەزیوە. تەوان کارێکی زۆر باشە ئیسفادە و ڕنگدانەوە بێ بۆ هاوڵاتیان دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەی بۆم بەلایەن. لە بڕیارەکانی 6 نیسانی ئەنجومەنی وەزیراندا بەردەوامبوونی کاروبارەکانی ژووری ئۆپەراسیۆن لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دووپات کراوەتەوە کە بە بەشداری سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لەلایەن وەزارەتی ناوخۆ پێکهێنراوە بە مەبەستی چاودێریکردنی نرخ و بازاڕ و هەڵسەنگاندن و پێداچوونەوە بە ئەنجامی ڕێکارە پێشنیازکراوەکان دوای 2 مانگ لە جێبەجێکردن. دەستخۆش بۆ هاوکارم کاروان ڕەحمان کاک سەرەر ئەوەی لەو پاکێزە سەرنجیمنی ڕاکێشا ئەوە بوو کە ژووری بازرگانی و پیشەسازی و یەکێتی هاوردە و ناردەکانیش داوای ئەویان کرد کە گومرگیجی یان ڕسوماتی گومرجی لەسەریان لا بچێت. پرسیارەکە بە شێوەیەکی ترەکەمیان دەیبەستمەوە. لە عێراق ڕسوماتی گومرجی لە زۆرتر لەو مادانەی کە ئێوە مادە خۆراکییان هەڵتان گرتووەوان زیاتر هەڵیان گرتووە. ئەتوانین بڵێن لەسەر هەموو ئەو بەرهەمە خۆراکیانەی کە لە دەرەوە دێن ڕسوماتی گومرجیان هەڵگرتووە. ئەم جیاوازیە بۆچی ئەوەندەیان هەڵگرتووە بەڵام کاتێکدا ئێوە تەنها لەسەر 7 مادەی خۆراکیان هەڵگرتووە. طبعا ئەمە لە ڕوانگەی ئەوە هاتووە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی پیشەوەر و بزنس و خاوەنکارەکانی لەبەرچاو گرتووە. ئەگەر تۆ بێت و ڕسمی گومرجی لەسەر هەموو ئەو کاڵانەی کە حکوومەتی ئیتیحادی لە لیستێکە ڕیزی کردبوون هەڵگری هەندێک لە خاوەنکارەکانی ئێمە تووشی زەهرە بن
بۆ نمونە خاوەن چێڵگەی پەلەوەر، خاوەن چێڵگەی گوێرەکە، ئەوانەی کە زەراعەتیان کردووە لە هەموو بوارەکانە، ینی ڕەنگە بوتێت ینی دوو مانگ بۆچی تەسیری چییە؟ ینی قەیچێکە بە دوو مانگ ئەو ڕسمە هەڵبژیرێ، بەڵام ئەو دوو مانگە هەندێک خاوەن کار کە کەوت کە تووشی زەرەر بوو جاریش کە ناتوانێت هەسێتەوە. کەواتە ئەتوانی بەڕوونی و بەڕاشکایی پێم بڵێ مەدراسە کراوە بەتەکید دراسە حوتە بۆ ئەوە بۆ کە دراسە کراوە، ینی ئەوانی تر ڕەنگە کێشەنەوە بێت توانی وان پێ بڵێ بەڵێ هەندێک کاڵا هەیە ضرور نییە تۆ ڕسمی گومرجی لەسەر هەڵگیری لەبەروی پێداویستی سەرەکی نییە، ینی ئەو پێداویستی هەبێ یاخود نەبێ زۆر کاریگەری لە ڕووی نرخەوە لە ڕووی نرخەوە نرخەکان تامان ئەوانی کە ئێمە لیستمان کردو کە خۆتان لە ڤیددیۆکە باستان کرد ئەوانە ئەساسین، ئێمە بتوانین ئەو نرخە ئەساسیانە لەسەر شانی هاوڵاتی سوک بکەین، ئەوانی تر وەکو پێ ینی هەندێک کاڵا زۆر سعی زیاد نەبووە، هەندێک کاڵاش 100% زیاد بووە، لەبەر ئەوەی لە ڤیددیۆکەش ئاماژەی پێکرد و ئێمەش متابعەمان کردووە سەرچاوەکانیان لەو دووڵاتەوەی کە شەڕیتیایە لە تەک ئەوەی کە نرخەکان جێگیر دەکرێن شتێکی تکەمان دێتە پێش ئەویش چاودێریکردنی بازاڵێ، ینی زۆر جار بەداخەوە دوکاندارێک بازرگانێک تر بە جۆرێک مامەڵاکات کە احتیکاری بازارەکات لە ڕووی نرخەوە چاودێریکردنی ئێوە بۆ زیاجیرکردنی نرخی بازار چۆنە و چۆن دراستان تامان بەڕێبەرایەتی چاودێری بازرگانی لە شارەکانە و بنکەکانیش لە هەندێک قەزا و ناحیەکانە و ڕاستەوخۆ مدیر عامی بازرگانیش خۆی ڕاستەوخۆ زۆر جار ئەچێتە بازار لە هەموو شارەکانە پشکنین بۆ مارکێت و مینی مارکێت و مۆڵ و ئەو شوێنانەی کە پێداویستی خۆراکی تیا ئەفرۆشرێ بۆ هاوڵاتیان چاودێری نرخەکەن و چاودێری کوالیتیەکەن و چاودێری ماوەی بە بەسەرچوونەکەن و چاودێری ئەو نووساوی کەرەسەی نووساوە ئایا زمانەکەی زمانێکی واسحە بۆ هاوڵاتی بۆ بەکارهێنەر کە بتوانێت بەڵێ چاودێری بازرگانی لەگەڵ ژووری ئۆپراسیۆنەکان بە هاوبەشی لەگەڵ ئەو لیژنەکانی پارێزگاکان بەکاری خۆیان هەڵەسن و ڕۆژانە چەندین سەردان و چەندین داخستن و چەندین غەراماتیان هەیە. زۆر باشە لەگەڵم بێنەوە یەکێکی تر لەو کەسانی کە ئەوڕۆ میوانمانە بە ڕێزکاک عەبدولقادر عەبدوڵڵا جێگری بەڕێوەبەری گشتی گومرجی هەرێمی کوردستانە ئەمەوێت لەسەر ئەو بڕیارەی کە هەڵگرتنی ڕسومات یان ڕسومی ڕسمی مادە سەرەکیەکان پرسیاری لێ بکەم. سڵاوت لێبێت کاک عەبدوڵڵا بێت بپرسم تا چەند جێبەجێبوونی بڕیارەکە هەرزانی ڕوودەکاتە بازارەکان و کاریگەریەکانی چۆن دروستە بنەمەوێت لەسەر کردەیی بوونی ئەو بڕیارە زانیاری وەربگرم. سڵاو لە بەڕێستان بە تاکید دەچوونیەوە بڕیارە بە شێوەیەکی ینی زۆر گرنگ لێکدانەوەی بۆ دەکرێت لەبەرەوەی لەو بارودۆخی ئێستای ئابووری کوردستان و جیهان بە شێوەیەکی گشتی زۆر پێویستە ئەم مادە خۆراکیانەی کە سەرەتا و وەکو بڵێ ئاساسیاتی بەکارهێنانی هاوڵاتیانن ئێمە ئاسانکاریان بۆ بکەین. بە تاکید ئەم بڕیارە ڕنگدانەوەیەکی گرنگ دەبێتن لەسەر هاوڵاتیان کەەوە بتوانن سوود وەگرن لە نرخی ئەو خواردنانی کە بەکاری دێنن. کاک عەبدولقادرەوە گەدارن کە تەنها دوو مانگ دەستنیشان کراوە بۆ هەڵگرتنی ڕسمی گومرجی لەسەر مادە خۆراکە پێویستەکان. ئەگەر تاو کاتەوە جەنگە بەردەوام بۆم قەیرانە لە ناوچەکە کۆتا پێ نەهات و دۆخ کاسایی نەبووە ئێوە لەگەڵ ئەوەن کە لێخۆشبوونی گومرجی درێژ بکرێتەوە. بە تاکید ئەو بڕیارە بە دراسە کراوە و کە ئەم بڕیارە دەرچوت بە گرنگی دزاندراوەکەوە ئەم بڕیارە دەرچێ هاوکاری بکرێت لەو خۆراکانە دڵنیاش دەکەین کە ئەگەر بێت و پێویست بکە بە بەردەوامبوونی ئەم بڕیارە و ئەنجومەنی وەزیرانی بەڕێز دووبارە ینی ماوەکەی درێژ دەکاتەوە تاوەکو بتوان زیاتر هاوڵاتیان سوودمە بن لەم بڕیارەیە. کاک عەبدولقادر دوا پرسیار ئەمەوێت لەسەرەوە بزانم کە سەرنجی جنابەت لەسەرەوە بزانم خۆتان ئەزانن کە حکوومەت زیاتر پەرە بە بەرهەمی ناوخۆیی دەدات و استراتیژەتی بەو شێوەیە. ئەمەوێت بپرسم ئێوە وە گومرگەکانی هەرێمی کوردستان چۆن لەم پلانە دەڕوانن؟ بە تاکید ینی یەک لە سیاسەکانی حکوومەتی هەرێم لە کابینی ئەمجارە ئەوە بووکەوە زیاتر پشتگیری لایانی وەبەرهێنانی هەرێمی کوردستان بکرێ. ئێمە لە گومرگ کۆمەڵێک یاسا هەیە کە تایبەتن بە پشتگیری وەبەرهێنان لە بواری کارگەکان کەوا کاری لەسەر دەکەن بە یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستان یاسایی وەبەرهێنانی پیشەسازی ئەوانە هەموو بەو یاسایانە ئێمە
ڕسمی گومرجی لێخۆشببوون بۆ دەکەن کاتی داخلبوون لە دەربازەکانی هەرێمی کوردستاندا. زۆر سپاس بەڕێز کاک عەبدولقادر عەبدوڵڵا جێگری بەڕێوەبەری گشتی گومرجی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ پێدانی ئەو زانیاریانە. کاک سەروەر دەگەڕێم وەلای جەنابەت یەکێک لەو خاڵە ستراتیژیانەی کە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئیشی لەسەرکرد لەم کابینەیەدا کردنەوەی سایلۆ بوو سایلۆی زۆر کڕینی گەنمی جوتیاران بوو ئەمەوێت لێت بپرسم پەرەپێدان بەم زۆرە میکانیزمە کارکردنە تا چەند ئاستی ئابووری لە هەرێمی کوردستان بەرەو باشتر دەبات. زۆر باشە هەرتاوان هەر پەیوەند بەو بابەتەوە لە چوارچێوەی ئاسانکاریەکان ئەمەیە گەر یەک دەقە لەسەر چوارچێوەی ئاسانکاریەکانی تر قسە بکەم دوای دێمە سەر وەڵامی بابەتی سایلۆ تاوان لەم سێ مانگەی ساڵی 2022 بە بەراورد بە ساڵی 2021 890 مۆڵەتی هێنان هاوردەکردن زیاتر درراوە بە ئەو بازرگانانی کە دایانەوێت کاڵاو شمەک بێنن وەیەکێک لەو ئاسانکاریانی تر کە کردومانە لە دهۆک نووسینگەمان بۆ بازرگانەکان کردوێتەوە بۆ ئیجازەی هاوردن و هەناردن نێنەوە هەولێر بۆی هەلێ یەکسە ڕۆتینەکان بەڵێ طبعا ئەمانە هەمووی کارەکە لەسەر جوڵەی بازرگانی بێنەوە سەر بابەتی سایلۆ طبعا لەم ساڵە لە سای 2021 بۆ سای 2022 سێ سایلۆ تەواو کراوە کە هەر یەکێک لەم سایلۆیانە توانای کۆگاکردنی 40,000 تەن گەنمی هەیە سایلۆی کەلار سایلۆی قوشتەپە سایلۆی ڕۆڤیا کە ئەمانە جگە لە سایلۆکان هەرێکی چەند کۆگایشیان بۆ کراوە لە 5 هەتا 10 کۆگا و یەکێک لە بنەماکانی دروستکردنی ئاسایشی خۆراک بە دوو ڕێگەیە یا ئەوەیە تۆ لە ڕێگای ئینتاجی ناوخۆی خۆتەوە منتوجی ناوخۆی خۆتەوە بەرهەمهێنانی ناوخۆیتەوە بتوانیت تەلبی حاجاتی هاوڵاتیانی ئەمە دەیکات یعنی ئەمە حاجاتی خەڵک تامان ئەمە خەزنەکە جا ئەگەر بێمە سەر خاڵی دووەمیان یەکەمیان ئەوەیە کە تۆ لە ڕێگەی منتوجی خۆتەوە ئاستی بەرهەمهێنانی خۆراک بکەیت دووەمیان ئەوەیە کە بێ تۆ دابینی بکەیت بە هاوردەکردن هەردووچیان ئەمە دوو کۆڵەکەی سەرەکی دروستکردنی ئاسایشی خۆراکن طبعا ئەمەی دووهەمیان ئێمە ئەگەر گەنمیشمان نەبێ ئەتوانین گەنم هاوردە بکەین ئەتوانین گەنم بێنین لەگەڵ ئەوەش ئێمە لە ڕێگەی ئەو نەفقاتی سیادی حاکمە لە بەغا کە ئێمە ماگانە بەشە خۆراکمان هەیە لە حکوومەتی عێراق و پەیوەندیەکانمان بەردەوام لەگەڵ عێراق و هەوڵەکانمان چڕن بۆ ئەوەی کە چی بە جنوب و بە وەسەڵتە درێ بە شارەکان بە هەرێمی کوردستانیش بدرێ و ماگانە ئێمە بەشە گەنمی خۆمان هەرچەندە کەم و کوڕی لە تاخیر ینی کەم و کوڕیە بیندرێت زۆر گرەی لە مادەکانەکە لەسەر تاخیر بوونەکەی دەکرێت لەسەر سەبەتەی خۆراک پسوولە مانە کۆمەڵە گرفتن کە خەڵکی ئاسایی هەستی پێ دەکات تامان ئەم گرفتانە هەیە لە چوارچێوەی ئەو کۆمەڵە گرفتانەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی هەمانە بەداخەوە تەمان ئەڵێم خۆزگەوانە بووە هەرچەندە ئەو پارەی کە بە گەنم ئەدرێ بۆ ئێمە یاخود بە سەبەتەی خۆراک ئەدرێ بە ئێمە کە عەقدەکانی لە وەزارەتی بازرگانی ئیتیحادیەوە ئەکرێ لە 12.67ەکەیە یعنی پارەی هەرێمی کوردستانە لەو حسەی کە هەیە بەڵام لەگەڵ ئەوە شابەکەم و کوڕیە درێ بەڵام ئێمە هەوڵەکانمان چڕن و سەردانمان هەیە ئەوان دێنە ئێرە بۆی بتوانین وەکو شارەکانی تری عێراق پێکەوە بکەین سەبارەت بە سایلۆمێ خەڵکی تر باسکەم ئێمە ئەمانەوێت لە ئایندا توانای کۆگاکردنی گەنم لە هەرێمی کوردستان بگەینە ملیۆنێک تەن ینی بتوانین هەرێمی کوردستان ملیۆنێک تەن گەنم کۆگا بکە ئەم بەمەش پێداویستەکانی خەڵک پڕ دەبێت ینی تۆ لە بەڵێ تۆ لە مەترسی هەر جۆرە دۆخێکی نەخوازرا و مەترسیەکەت کەمترە بێتەوە ناڵێم مەترسی نامێنێ بەس مەترسیەکە کەمترە بێتەوە کە تۆ گەنمی کۆگاکراوە تەبێ برنجی کۆگاکراوە تەبێ ئەو کاتە مەترسیەکە کەمترە بێتەوە دروستکردنی سایلۆ لە چوارچێوەی ئەو نهێشتنی ترسێ یاخود کەمکردنەوەی ئەو ترسێکە لەسەر ئاساشی خۆراک من هیچ کاتم نەما بۆیە شەمەوێت ئەگە سەرنجێکت هەبێت لەگەڵ وەڵامی ئەو پرسیارم تێکەڵی بکەی ئەویش ئێوە چیتان کردووە تەنها بۆ نمونە بۆ هێنان و کەلوپەلی خۆراکی لە دەرەوە تەنها تەنسیق لەگەڵ ئەو کۆمەڵە وڵاتانە کراوە کە پێشتر هەبوونیان پلانتان هەیە لەگەڵ وڵاتانی تر وش لە ڕێگەی هەمهانجیتان لەگەڵ قوسڵخانەکانی ئێرە لەگەڵ وەزارەتی بازرگانی شوێنەکانی تر بۆ ئەوەی مادە خۆراکەکان زیاتر بێن هەرێمی کوردستان بە بەتەنەوەعی ئەمە کراوە طبعا ڕاستە زەیتی ئێمە بە نیوە دروستکراوی کە هاتوۆتە هەرێمی کوردستان بۆ نمونە کارگەیە لە هەرێمی کوردستان کارگە هەیە لە جنوبی عێراق بە نیوە دروستکراوی بە نیو مسەنع دێت لێرە دروستکراوی تاویەکەن ئەوی خەنە بازار و پاکیجینەکەنەوەمانە بەڵام ینی بۆچی ئێمە اعتیمادمان لەسەر رووسیا و لەسەر ئۆکراینە بۆ لەبەر ئەوەی بە کوالیتیی باش بە نرخێکی گونجاو بە کاتێکی کەمتر ئەگەشتە دەستێمە چکە لە بێرە نەچێ ئێستا بابەتی گواستنەوە مەحروقات
لەسەر ئاستی جیهان کاریگەری لەسەر نرخی کاڵاکە هەیە بێگومان. لەبەر ئەوەی کە رووسیا و ئۆکراینیا لە ڕێگەی ئاویەوە بۆ ئێمە بۆ تووشیا و دواتریش بۆ لای ئێمە نزیک بووە بۆیە ئێمە اعتمادمان کردەوە سەر ئەوە بەڵام هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەزارەتی بازرگانی پیشەسازی هەفتانە دانیشتمان لەگەڵ کنسوڵخانەکان لەگەڵ ملحقەتی جاریەکانیان ئیقتصادیەکانیان هەیە بۆ دۆزینەوەی ڕێگەی تری بازرگانی کە بتوانین پێداویستی لێوە بهێنین بە تایبەتی زەیت و دروستکراوی دانەوێڵە و دانەوێڵە هەر بۆ نمونە ئەتوانم ناوی چەند وڵاتێک بێنم ئەتوانین ئێمە لە ئەندەنووسیا گەنم و زەیت بین ئەتوانین لە پاکستان بین ئەتوانین لە ئەرجەنتین بێنین بەس پلانیان دەستان پێ کردووە ئێمە خەریکی لەگەڵ بازرگانەکانە طبعا لەگەڵ ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی وەکو یەکێتی هاوردە و هوناردنکاران وەکو یەکێتی ژوورە بازرگانی پیشەسازیەکان لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانی وەکو کشت و کاڵ لەگەڵ ئەنجومەنی وەزیران هەمومان پێکەوە ئێستا لە هەوڵی ئەو دەین لەگەڵ ئەو بازرگانەکان ڕۆژانە ئێمە دانیشتمان هەیە بۆ ئەوەی بە هاوکاری ئێمە بە ئاسانکاری دروستکردنی ئێمە لەگەڵ کنسوڵخانە و بزنس ئۆفیسەکانە بتوانین کە ڕێگەیت بازرگانی تر بۆ هێنانی کاڵاوشمەکاتن نەما جگەلەوەی کە سوپاس بکەم بۆ پێدانی ئەو زانیارانە بەڕێز کاکسەوە کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی بۆ کاروباری بازرگانی زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن